هەرێمی کوردستانی عێراق لە مانگی حوتەمیدایە لە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئابووریناسان پێیان وایە ڕێکارەکان بۆ ڕێگەگرتن لە تەشەنەکردنی ڤایرۆسەکە زیانێکی بەرچاوی لە کەرتی ئابووری هەرێمەکە داوە. بۆچوونی جیاواز هەیە لەسەر شوێن و کات و هۆکاری سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا، بەڵام زۆرینەی راپۆرتەکان باز لەوە دەکەن کە لە کۆتاییەکانی ساڵی 2019دا لە شاری ووهان لە چین ڤایرۆسەکە سەری هەڵدا و دواتریش بە هەموو جیهاندا بڵاو بووەتەوە. هەرێمی کوردستانیش لە ڕۆژی 1 مانگی ئاداردا یەکەم حاڵەتی ڤایرۆسەکەی تۆمار کرد. تاکو ئێستا لە هەرێمی کوردستاندا نزیکی 40,000 حاڵەتی کۆڤید-19 تۆمار کراوە کە نزیکی 25,000یان چاک بوونەتەوە و نزیکەی 13,000یان هێشتا توش بوون و نزیکەی 1500 کەسیان گیانیان لەدەست داوە. لەگەڵ سەرهەڵدانی ڤایرۆسەکەدا حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکارەکانی تون کردە و قەدەغەی هاتوچووی ڕاگەیاند بە مەبەستی ڕێگریکردن لە تەشەنەکردنی ڤایرۆسەکە، بەڵام بە بۆچوونی ئابووریناسان ئەم هەنگاوە زیانێکی گەورەی لە کەرتی ئابووریدا. سەد سوانم بڵێم کەرتی ئابووری لە هەرێمی کوردستان پەک خست، چ کەرتە گشتێکە بێ یاخود کەرتە تایبەتەکە. ئەمە ژوای کرد خەڵک کەوتە بارودۆخێکی نەهەموارەوە کە پێشتر بە هیچ جۆرێک لەو بارودۆخەیە هیچ شتێکی وای نەبینیوە، بەڵام دواتر وردە ئاسایی بوونەوەی دۆخەکە و کەمبوونەوەی حاڵەتەکانی کۆرۆنا و تا ڕادەیەک شلکردنەوەی باری کەرەنتین کەرتی تایبەتی تا ڕادەیەک بژانەوە لە نێو کەرتی تایبەتیشا شتێکمانەیە پێڵن بزنسی بچووک و بزنسی تاکە کەسی تا ڕادەیەک خەڵک بە چاوقایمی چوو دوکانەکانی خۆی کردەوە بزنسەکانی خۆی کردەوە. بەدەر لە کێشەکانی نێوان هەولێر و بەغداد لەسەر پرسی بودجە و موچە، ئەو کاریگەری پەتای جیهانی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ئابووری جیهان دروستی کردووە، عێراق و هەرێمی کوردستانیشی گرتووەتەوە کە بە پلەی یەکەم پشتیان بە کەرتی نەوت بەستووە. سەرڕای ئەو زیانی بەرکەرتی ئابووری کەوتووە، وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان پلانی دروستکردنی بەرگری گشتی ڕەت دەکاتەوە و گرتنەبەری ڕێکاری توند بە چارەسەر دەزانن، چونکە تاکوی ئێستا نزیکەی 11% ئەو تێستانەی کراون پۆزەتیڤ بوون و کەسەکان هەڵگری ڤایرۆسەکە بوونە لە هەرێمی کوردستاندا. ئێمە پێمان وایە بەرگری گشتی ترسناکە، بەڕاستی چەڵەنجێکی گەورەیە، چونکە ئەگەری ئەوە هەیە کە ژمارەی گیان لە دەستدان زیاتربی لەبەرەوە وەکو سیاسەتی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لە سەرەتاوە لەگەڵ ئەوە نەبووین کەەوە پەنا بینە بەر ئەو سیاسەتە، چونکە لە دەرئەنجامی ئەوە لەوانەیە ژمارەی زۆری خەڵک ژمارەی زۆر بەتابەتی ئەوانەی بەتەمەن ئەوانەی نەخۆشی درێژخانەکانیان لەوانەیە گیان لەدەست بدەن. ئەمەش لە کاتێکدایە کە بەشێکی زۆری هاوڵاتیان لە ناوچە جیاوازەکاندا وەک سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسەکە خۆپارێزی ناکەن و وەکو پەتایەکی ئاسایی لی دەڕوانن. بەڵام لە ئێستا خەریکە خەڵکەکە بۆ ئەچێتە ئەو قۆناغی کە وەکو پەتایەک مامەڵی لەگەڵا کە ئاگەرێمە ببینین خەڵک لە سەرەتاوە لە مامک و کەرەسەکانی خۆپارێزی بەکارهێنا، بەڵام لە ئێستا خەڵک کەمتر. بەپی بە دوواداچوونەکانمان دەرکەوتووە پرسی کەمکردنەوەی کارمەندەکانی کەرتی تایبەت بە پلەی یەکەم زیانی بە ژنان گەیاندووە و خاوەنکارەکان گەربیانەوێت کارمەندێک کەم بکەنەوە، ژنان بژاردەی یەکەمیانن بە بیانووی ئەوەی ناتوانن وەکو پیاوەکان کار بکەن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.